پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشای دەکرد کەسێ هەڵەیەک دەکا، هەڵەکە بۆتە گوناهەکەش گوناهی گەورەیە، بەڵام ئەم کەسە کەسێک نییە ڕەفتار شەیتان بێ، بەڵکو لە غەفڵەتا تووشی ئەم گوناهە گەورە بووە. وەڵڵا کەسێکی باشە، کەسێکی دیندارە، بڕوای بەخوا و بە قیامەتیش هەیە، ژنێکە یان پیاوێکە، کوڕێکە یان کچێکە، هەر خۆی ئاگای لە خۆی نەبوو، لە غەفڵەتێکە تووشی ئەم گوناهە گەورە بوو. مسلمان دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەمانەدا بکات، چۆن خەمخۆری بی نەک ئابڕووبەری بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم فەرموودە لە صحیح مسلمە بە ژمارە فەرموودەی 1695 هاتووە. گەنجێک دێتە خزمەتی لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم یارانێکی زۆر لە خزمەتی ئاەتی و لە دەورێتی، بە زمانی خۆی ئیقرار دەکات لەسەر یەکێک لە گوناهە گەورەکان، بە زمانی خۆی دەڵێ، خەڵک بوختانی پێ ناکات، کەس شاهید نییە لەسەری، کامیرەی لەسەر نەبووە، بە تەلەفۆن نەبووە، بە دەمی خۆی دەڵێ کردومە. ئەوە ئیقرار گەورەترین شەهادەی ئینسانە لەسەر خۆی، بە دەمی خۆی ئیقرار دەکات، دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طهرنی، ئەو گەنجە ناوی ماعیزە، ئەی پێغەمبەری خوا پاکم کەوە، پیس بووم پیس، وەرە حکمی شەرعیم لێدە و پاکم کەوە، ڕزگارم کە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وەیحەکە ئیرجع، کاکە جان هاوار بۆ تۆ، باسی خۆت مەکە، باسی گوناهی خۆت مەکە، بڕۆ واز بێنەوە بگەڕێەوە، لە قسەکەت پەشیمان بەوە. کابرا ڕۆی اینجا فەرمووی فەستەغفری الله وتوب ئیلەیه، دوو شتت پێ دەڵێم، یەکەم داوای لێخۆشبوون لە خوا بکە بۆ ڕابردووت، بڵێ خوا لەو گوناهەی ڕابردووم خۆش بی، هەرچێکە بۆ منی باز مەکە، بڵێ خوا لێم خۆش بە، وتوب ئیلەیه، بۆ داهاتووش تەوبە بکە، بۆ داهاتوو هەوڵ بدە مەچەوە سەر ئەو گوناهە، تەوبە ئەوەیە، بۆ داهاتوو مەیکەوە، بۆ ڕابردووش داوای لێخۆشبوون لە خوا بکە. فەرەجع غەیرە بەعیدین، کابرا ڕۆیشت، بەڵام زۆر دوور نەکەوتەوە، دیسان دڵی ئارامی نەگەر، هاتەوەیەتی ئەی پێغەمبەری خوا طەهیرنی، توخوای پێغەمبەری خوا پاکم کەوە، پیس بووم پیس، هەست بە تاوان دەکەم، پاکم کەوە لەو گوناهەی کردومە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم جارش فەرمووی کاکە بڕۆ لە بینی خۆت و خوادا داوای لێخۆشبوونی لێ بکە لە ڕابردووت، بۆ داهاتووش تەوبەیەکی نەسوحی بکە و توش مەبەوە، ئاگەر لە خۆت بێ. سێیەم جار بە هەمان شێوە، جاری چوارەم دیسان هاتەوە، وتی ئەی پێغەمبەری خوا پاکم کەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فیمە ئوطەهیڕوکە، لە چی پاکت کەمەوە؟ وتی منە الزینا، پەنا دەگرین بەخوا، پێغەمبەری خوا زینام کردووە، لە زینا پاکم کەوە، خۆم نازام چۆن توش بووم و تووشی ئەو گوناهە گەورە بووم، زینام کرد لەگەڵ ئافرەتێکی نامەحرەما کە خێزانی خۆم نەبوو، جوود بووم و بە یەک گەیشتین و زینامان کردووە. ئەی پێغەمبەری خوا زۆر شانم قورسە، ڕزگارم کە لەو ئازاری تووشم بووە، پاکم کەوە حکمی شەرعیم لەسەرا جێبەجێکە. حکمی شەرعی ئەو کاتە ڕەجمکردن بووە کە زانیان خلافیان لەسەر هاتە، دواتر بە ئاەتەکانی جەڵد و ئەوانە نەسخ بووەتەوە، ئەو بابەتێکی ترە. یعنی بە کوردی خۆمان ئەی پێغەمبەری خوا مردنی خۆم پێخۆشترە ئێستا، وەڵڵی حەز دەکەم بمکوژن و ڕزگارم بێ، ئەوەندە ئازار دەخۆم بەو تاوانەی کە تووشی بووم. بەخوا بەڕێزان زۆر کەس هەیە توش دەبێ ئاوە، یعنی پیاوی هەیە تووشی ئەو حاڵەتە بووە، ژن هەیە ئەڵێ وەرن بمکوژن پێم خۆشترە لەوەی کە تووشی ئەم حاڵەتە بووم لە بێئاگاییەکە، چۆن کەوتمە داوی پیاکەوە وەختێ بە خۆمزانی تووشی زینا بووم، ئەم پیاوە تووشی ئەو حاڵەتە بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم نعلەتی لێ ناکە، نەفرەتی لێ ناکە، خەمی بۆ دەخوا، سێ جار تەوبەی نیشانداوە و کابرا هەرواز نایەنێ، دەیەوێت ڕزگاری کە، هێشتا دەیەوێت حکمی شەرعی بەسەرا جێبەجێ نەبێ و بڕوە، دەفەرموێ بە خەڵکەکە ئەمە جنونون هووە، ئەرێ ئەم پیاوە شێتە، ئەرێ خەڵکین ئەم کوڕە شێت بووە، بەڵکو یەکێ بڵێ کوڕەوەی پێغەمبەری خوا عەقڵی تەواو نییە، بڵێ دەبا بە بڕۆ مادام عەقڵت تەواو نییە هیچ، ئەڵێن نە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا ساغ و سەلامەتە، لەیسە بیهی بەئسون، زۆر عاقڵ و ژیر و کوڕێکی محتەرەمە، نە وەڵڵا شێت نییە. دەفەرمێ ئەشەریبە خەمڕەن، ئەی عەرەقی خواردۆتەوە، سەحابەیەک دەچێت بۆنی دەم و لوت و جلەکانی دەکات، ناوەڵڵا ئەی پێغەمبەری خوا بۆن عەتری لێ دێ و بۆن عەرەقی لێ نایە، عەرەقی نەخواردۆتەوە، سەرخۆش نییە، بەڵکو ئێهێکێ بڵێ وەڵا سەرخۆشە، بە سەرخۆشی ئەم قسانە دەکات. پێغەمبەر فەرمێ بڕۆ کاکە تا بەئاگا دەیتەوە، سەرخۆش قسەی لێ وەرناگیرێ، هێشتا دەیەوێت لای با بۆی بپۆشێ، واز بێنێ، دیسان واز نایەنێ. پێغەمبەر دەفەرمێ ئەزەنەیتە، کاکە هەڕێک زینات کردووە؟ دەڵێ نەعەم، بەڵێ ئەرە وەڵڵی پێغەمبەری خوا زینام کردووە.
پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خەمخۆرە هێشتا دەیەوێت لای بارە بەر چاوی خەڵکە بڵێن زینان نەکردووە بەڵگەی بۆ دێنێتەوە دەفەرمێت لەعەلەکە قەبەلتە برام وەڵڵاهی من وا دەزانم تۆ بەس ئەو ئافرەتەت ماچ کردووە و ئەزانی ماچکردن زینایە نە بابە بڕۆ تۆبە بکەوتەوە دڕەم بێ هەر ماچت کرد بێ تینە وەڵڵاهی پێغەمبەری خوا لە ماچ دەرچوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەعەلەکە غەمەستە لەوە ئەچێت لە باوەشت گرت بێ هەر باوەشت پێدا کرد بێ و بە خۆتەوە گوشی بێ و بزانی ئەمە زینایە تینا وەڵڵاهی پێغەمبەری خوا لە بۆ خۆکشینەشە دەرچوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەعەلەکە نەظەرتە لەوە دەچێت بە چاوی دڵت سەیرت کرد بێ و زۆر لێی ورببێەوە ئەوەندە لەزەت لە تەماشاکردنی وەرگرت پێ ئەمە بە زینا بزانی کاکە ئەمە زینانێ بڕۆ وتینا وەڵڵاهی پێغەمبەری خوا ئەوە نییە زینای فعلیم کردووە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حوکمی شەرعی بەسەرا جێبەجێکەن بابەتەکە ئێمە ناچینە سەری بەڵگەمان لەسەر ئەوەیە کەسەکە بە زمانی خۆی دەڵێ زینام کردووە هێشتا پێغەمبەر خەمخۆرە بۆی هێشتا چەند بەڵگە دێنێتەوە ئامۆژگاری دەکا بڕوا و نەجاتی بێ و پەردەپۆشی کە ئەمڕۆ خەڵک سوێن دەخوا دەڵێ نام کردووە ئەڵێن نەبابە ئەی فڵان کەس و فڵان کەس بەیەکەوە نەبیندران ئەی بیندراون بەیەکەوە اینجا تۆ بڕۆ لە فەیسبووکە بڵاوی کەوە ئابڕووی بەرەو بۆ ئەمی بنێرەوە بۆ ئەوی بنێرە کابرا هەڵەیەکی کردووە لە تەلەفۆنێکە پەنا بەخوا ئافرەتێکە لەگەڵ کوڕێکە لەگەڵ پیاوێکە تووشی هەڵەیەک بووە بەڕێزان ئەمڕۆ ئەوم فەیسبووک و شتانە وەڵڵاهی بۆتە ماڵوێرانی بۆ زۆربەی خەڵکی ئێمە لە ناو خەڵکین و ئەم گرفتانە دەزانین وەگە مامۆستانی ئاینی نەبین ڕەم بێت چەندین قەتڵ بخەومێ لە هەفتەیەکە بەڕێم تۆ ئافرەتی ماڵەوە خوشکێکی بەڕێزم کچێکی بەڕێزم تۆ لە ماڵەوەی نە کۆمپانیات هەیە نە شەریکەت هەیە نە ڕاگەیاندکاری نە بانکخوازی باشە فەیسبووکت بۆ چییە چات لەگەڵ ئەم و قسە لەگەڵ ئەم پیاوی نەمەحرەم و ئەم بێتە خەدا ئەوە توش دەبی تۆ پاکی تۆ لە ماڵی باوکیشتا بە حیاتی خراپەن نەکردووە تۆ مێردەکەت بە هەموو دنیا نادەی بەڵام دوو کەس کە قسە دەکەن بەیەکەوە بە نامەحرەمی شەیطان سێمە لەو کاتەدا بێ ئاگا دەبی بەنج دەبی عقلت ئیجازە دەدرێ و ئیش ناکە وەختێ بە ئاگادەیتەوە بەنجەکە بەریدای وەکو کەسی عەمەلیات کراوە کە بەنج بەریەدا ئەمجا زانە چه ئازارێکی هەیە تازە کار لە کارترازاوە تۆ فەیسبووکت بۆ چییە برای گەنجم یەک موبایلی عالیت بەسە کە پەیوەندێکی تەلەفۆنی پێ بکەیت ئیتر ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەتیە بۆ بچێناویەوە بۆ ئەم هەموو دنیاە بناسی و هاوڕێت بێ و هاوڕێی بێ و قسەت بۆ بکە و قسەی بۆ بکەیت کوڕە خۆ پارێزن بەڵایەکی گەورەیە دێتە هەموو شوێنێکەوە بەڵام فەرەز ناڕوویدا وا کەسەکە توش بوو تووشی ئەم هەڵەیە بوو لە تەلەفۆنا قسەیەکی نابەجێ کرد ئەزانی هیوا هەیە بە دووی شتێکا دەگەڕێ ئەوە دەنگی فڵان کەسە ئەڵێن لەگەڵ فڵان ئافرەتا قسەی کردووە ئەم بۆ ئەوی دەنێرێ ئەو بۆ ئەوی دەنێرێ کابرا مەولودی دەکا ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتە سڵاوە لەسەر پێغەمبەر دەدا صلی الله علیه وسلم بەڵام هێشتا نازانێت پێغەمبەر لەگەڵ ئەم کاراندا چۆن ڕەفتاری کردووە من ئەمانەتان بۆیە بۆ باز دەکەم بۆی بزانین ئەگە مانجی مەولود جێبەجێ دەکەین ئەگە خوا نەخواستە کەسێکی نزیکت دوورت هاوڕێت نزیکت بێگانەیەک باسی شتێکی ئاوای لێکرا بڵێ ئامان گوێم کەڕە لە ئاستیا و قسانەدا موبایلی من بۆیە نییە باسی خەڵک بڵاو کاتەوە هەن ئامادەنیم گوێشی لێ بگرم ئەوە تۆ مەولودی پێغەمبەرت کردووە صلی الله علیه وسلم بەکردار کەسێ هانای بۆ هێنای بڵێ پەردەپۆشی کە باسی مەکە کەسی تر لێن نەبیستێ بڕۆ تەوبە بکە لە ڕابردووت پەشیمان بە لە ڕابردووت تەوبە بکە بۆ داهاتوو ئینشەڵڵا خوا لێت خۆش دەبێ ئەوە خەمخۆری ئەو کەسە بە کە بە بێ ئاگایی تووشی گوناهێکی گەورە بووە